بەناوی خی بەخشندە و میهرەبان بینەرانی خۆشەویست سڵاوتان لەبێ. کۆڕۆنا بەردەوامە و ئێمەش بەردەوامی لە پێشکەشکردنی بەرنامەیەکی دیکەی ڕوبەڕووبوونەوە لەگەڵ کۆڕۆنا سەرەتا دەچینە لای کاک جەلال بزین ئامارەکانی ئەمڕۆ چیە. بینەرانی عزیز سڵاوی خی پەروەردگارتان لێبێت. خۆشحاڵم کام شەویش لە خزمەتەوەی عزیز و خۆشەویستداین. وەکە میشە دەستپێکی بەرنامەکەمان دەچینە لای داتاکانی هەرێمی کوردستان، پارێزگاکانی هەرێمی کوردستان، عێراق و جیهان بەگشتی، بەڵامەوەی کات جێگەی سەرنجام ڕۆ داتایانم بۆ ئامادەکردن لەسەر ئاستی وڵاتان و جیهان کە ئەگەر ڕێژەی توشبوونیان هەیە بەراورد بە چەند پشکنین ڕێژەی توشبوونەکەیان ئەوەندەیە. چکەوەی کە لە ئێستادا لە بەرنامەکانی ڕابردووشدا دکتۆر کە مناقەشەمان لەسەر دەکردەماوەند ئەم بەراوردە زۆرە بە ڕێژەی توشبوون و مردن هەمووش جارێم وەڵامە دەدایەوە کە ئەبێ بزانین پشکنینەکانیان چەنە، وانیان تێستەکانیان چەنە. بۆ ئەمڕۆ هەندێک داتای تێستم ئامادە کردووە. پێکەوە دەچینە لای ئامارەکان لە عێراقەوە دەست پێەکەین یاخود لە جیهانەوە. ڕێژەی توشبوون لە جیهان گەشتووەتە 1,762,703 کەس کە نزیک دەبێتەوە لە 2 ملیۆن کەس و ڕێژەی چاکبوونەوە 395,963 کەسە. گیان لە دەستدان 107,779 کەسە لە جیهاندا بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە گیانیان لە دەستداوە. لە دوای ئامارەکانی جیهان دەچینە سەر ئامارەکانی عێراق. لە عێراق پشکنینەکانیشمان وەرگرتووە ئەمڕۆ بۆتان لە کۆی 58,746 پشکنین واتە تێستی کۆرۆنا بۆ هاوڵاتی عێراقیەکان 1318 کەس تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون. لەو ڕێژەی توشبوونە کە 1318 کەسن 601 کەسیان چاک بوونەتەوە، 72 کەس بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە لە عێراق تا ئێستا گیانیان لەدەستداوە. لە دوای عێراق دەچینە سەر هەرێمی کوردستان. لە هەرێمی کوردستان ڕێژەی پشکنینەکان بەداخەوە زۆر وازح و دیار نییە. پەرش و بڵاویەک لە داتاکانی هەرێمی کوردستاندا هەن کە بە تایبەتی ئەمڕۆ داتایەک بە ڕێبەراتی تەندروستی بڵاوی دەکاتەوە. ئێوارەکەی وەزیر لە پەڕی تایبەتی خۆیان بڵاوی دەکاتەوە. درەنگانی شەویش وەزارەتی تەندروستی هەرێم بە فەرمی جارێکی تر هەموو داتاکان دووبارە دەکاتەوە بە جۆرێک ڕێژەکانی تەنانەت خەریکە داتای توشبوونەکانیشان لە خەڵک سەر لێ تێکداوە یاخود چاکبوونەوەکان. بەڵام ئەو داتایی کەسە بۆ ئامادەکردوون کۆی توشبووان لە هەرێمی کوردستان بە فەرمی 326 کەسە، 144 کەسیان چاک بوونەتەوە، 178 کەس لە ئێستادا هەڵگری ڤایرۆسی کۆرۆنان و لە سنتەرەکانی چارەسەری کۆرۆنادا ماونەتەوە. 4 کەس گیانیان لەدەستداوە کە هەڵگری کۆرۆنا بوون و هیچ کام لەمانە بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا و گیانیان لەدەست نەداوە. ئەمە بە تۆ گرنگ بوو کە بیڵێم. بەڵێ بەدڵنیاییەوە بابەتی دوای ئەمە باسی یەکەین چ کاتێ ئەتوانین بڵێن نەخۆشە بە کۆرۆنا مردووە یاخودناوە ئایا کێو قەرارەدا. بەڵام عادەتەن هەروە هاتووە دەتوانین بڵێن ئەم 4 کەسە هەڵگری کۆرۆنا بوون و گیانە لەدەستداوە. بەڵام ئایا بە کۆرۆنا مردوونیان نە هۆکار بۆیان نە دواتر باسێت. طبعاً بەشێک لە لێدوانی بەرپرسانیش دەڵێن هەڵگر بوون بەڵام بە کۆرۆناکە نەبردون چکە نەخۆشی درێژ زۆر باشە. لە هەرێمی کوردستان دیارە 4 پارێزگای سەرەکیمان هەیە بە فەرمی دەچمە لای پارێزگاکان. لە پارێزگای هەولێرەوە دەست پێ دەکەم. لە هەولێر 168 کەسی توشبوومان هەبووە بە ڤایرۆسی کۆرۆنا، 37 کەسیان چاک بوونەتەوە. لە ئێستادا 131 کەس هەڵگری ڤایرۆسی کۆرۆنان و لە سنتەرەکانی چارەسەری کۆرۆنا لە پارێزگای هەولێر مەوجودن و هیچ کەسێک تا ئێستا بەهۆی کۆرۆناوە لە هەولێر گیانی لەدەست نەداوە. لە دوای پارێزگای هەولێر دەچینە سەر سلێمانی. لە سلێمانی 122 کەس تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون. دیارە 194یان ئەو ئامارە دیارە ببوورەڵێ 94 کەس چاک بوونەتەوە. 24 کەیس لە ئێستادا ماون لە سنتەرەکاندا کە چارەسەر وەردەگرن. 4 کەیسمان هەبووە گیان لە دەستدان لە سلێمانی کە وەک پێشتر ئاماژەمان پێکرد هەڵگری ڤایرۆسی کۆرۆنا بوون ئەجینا بەهۆی خودی کۆرۆناکەەوە گیانیان لەدەست نەداوە. لە دوهۆک 15 توشبووی ڤایرۆسی کۆرۆنامان هەبووە، 12یان چاک بوونەتەوە. لە ئێستادا 3 کەیسمان ئەکتیڤە واتە هێشتا هەڵگری ڤایرۆسی کۆرۆنان وەڕوو نییە جارەکەی چارەسەر وەردەگرن و دەچنەوە ماڵەکانی خۆیان. خۆشبەختانە لە دوهۆکی هیچ حاڵەتێکی گیان لە دەستدانمان نەبووە. دەچینە پارێزگای هەڵەبجە. پارێزگای هەڵەبجە 21 توشبووی ڤایرۆسی کۆرۆنامان هەیە، 1 کەیسی چاکبووەوەمان هەیە، 20 کەیسیان هێشتا ئەکتیڤن لە پارێزگای هەڵەبجە و لەژێر چاودێری تەندروستیدان.
چاودێری پزیشکیدان و هەڵەبجە خۆی خاوەنی نەخۆشخانەی تایبەتێ کە ئێستا چارەسەری هەڵگرانی ڤایرۆسی کۆرۆنایان بۆ دەکرێت لە ئەمە پارێزگاکانی هەرێمی کوردستان بوو. ئەو داتیانی کە ئەسە دکتۆر ئامادەمان کردو بۆی کە بینەرانیش لایەن وازەح بێت ڕێژەی پشکینەکانمان بەراورد کردووە و کاتە هاتوین ئامارەکانی توشبوونی کۆرۆنامان لا وڵاتەکان ڕاگەیاندووە و ڕیزبەندیەکەشمان بە هەمان شێوازدانەوە. ئەمە بەڕاستی لە ڕووی زانستیەوە زۆر گرنگە دانانی بڵێن ژماری تێستەکان لەبەرەوەی ئەگەر سەرنج بدەین لە سەرەتاوە تورکیا هیچ توشبوویەکی تۆمار نەکردبوو ناڵێن نەیبوو بەڵام لە پڕ نەک هەر پێشی عێراق کەوتەوە ئێستا نوێمین وڵاتە. بەڵێ ئەمە مانای چییە؟ ڕەنگە تێز نەکرابێ بۆیە ژماری ئەو تێستانە زۆر گرنگە بۆی ئەو داتانی لە وڵاتەدا هەیە ڕاست بێ و دڵنیایش بینلەوە هەر ئێستا ئەمریکا بە نمونە یاخود ئەو وڵاتانی کە لە دواون تا ژماری تێستیان زیاتر بکەن توشبووی زیاتر ئەدۆزنەوە لە بەرەوەی نەخۆشەکە لە ساڵە هەشتایان هیچ نیشانەیەکیان نییە بۆ خۆیان لە ماڵەوەن تا تێز زیاتر بکەی زیاتر ئەدۆزیتەوە. بتورکیت یەکەم وڵات کە زۆرترین ڕێژەی توشبوونی تێدایە و لە هەمان کاتدا زۆرترین تێستی ئەنجام داوە پشکنینی کۆرۆنا ئەمریکایە. 2,617,123 تێستی کۆرۆنا لە ئەمریکا کراوە. لەم هەموو تێستانەیە 522,320 کەس لە ئەمریکا تووشی کۆرۆنا بوون، 28,587 کەس چاک بوونەتەوە، 20,086 کەس گیانیان لە دەستدا و دکتۆر ئاماری گیان لە دەستدان ئێستا لە ئەمریکا پێش ئیتالیاش کەوتووە. بەڵام ئەگەر بەراوردێکی ئامارەکە بکەین 20,000 بەراورد بە 2 ملیۆن ئەوەندە تێست 20,000 گیان لە دەستدان. بەڵێ خۆی عادەتەن گیان لە دەستدان بەراورد دەکرێت بە ژماری توشبوون بەڵام دەتوانین بڵین لە 2,670,000 تێست ژماری توشبووەکانی 500,000ێکە کە بەڕاستی ئەمە زۆرە. بەڵێ چونکە واتە لە 2 ملیۆن و ینی واتە لە 5 واتە 1 لە 500,000 بۆ 2 ملیۆن و نیو 1 لە 5 دانیشتوانی ئەو تێستانی ئەیکات توشبوون کە ئەمەش زۆرە بەڕاستی. زۆر باشە لە پاش ئەمریکا ئەڵمانیا دێت لە ڕێژەی زۆربوونی تێستەکانی کە تێستی ئەنجام داوە 1,337,887 تێست لە ئەڵمانیا ئەنجام دراون کە 123,878 کەس تووشی کۆرۆنا بوون، 53,913 کەس چاک بوونەتەوە، 2,736 کەس گیانیان لە دەستداوە. لە دوای ئەڵمانیا بزانین چە وڵاتێکی دیکە دێت کە لە ڕووی ئەنجامدانی تێستی کۆرۆناوە زۆرترە رووسیا ئەگەرچی درەنگ تێکەوت و لە هەمان کاتدا ئامارەکانی گیان لە دەستدان توشبوونەکانیشی کەمە بەڵام سێهەم وڵاتە لەوەی کە زۆرترین تێستی کۆرۆنای بۆ هاوڵاتیەکانی کردووە کە 1,184,442 تێستی ئەنجام داوە، 13,584 کەس لە رووسیا تووشی کۆرۆنا بوون، 145 کەس چاک بوونەتەوە، 106 کەس گیانیان لە دەستداوە. کۆمنتێک تێ لەسەر رووسیا با داتاکان تەواو ببێت قسەیەک لەسەر ژماری تێستەکان. زۆر باشە. لە پاش رووسیا بابزانین چە وڵاتێکی دیکەمان هەیە ئیتالیا. لە ئیتالیا 963,473 تێست ئەنجام دراوە، 152,271 کەس هەڵگری کۆرۆنا بوون، 32,534 کەس چاک بوونەتەوە، 19,468 کەس گیانیان لە دەستداوە کە ئەمریکا لە پلەی یەکەما بوو لە ڕێژەی گیان لە دەستدان بەڵام ئێستا لە ئەمریکا پێش ئیتالیا کەوتوێتەوە و ئیتالیا ئێستا لە پلەی دووەمدا لە بەهۆی گیان لە دەستدان بە ڤایرۆسی کۆرۆناوە. لە دوای ئیتالیا بزانین چە وڵاتێکی دیکە زۆرترین تێستی ئەنجام داوە کۆریای باشوورە. کۆریای باشوورە گەرچی سەرەتا ڕێژەی توشبوون زۆر بەرز بوو لە دوای چینەوە تقریبا لە دوای چینەوە خەری نزیک بووبووە بەڵام ئێستا چووەتە خوارەوە زۆر یان یەکێکە لە وڵاتانی زۆرترین تێستیشی ئەنجام داوە. 510,479 تێستی ئەنجام داوە، 10,408 توشبووی ڤایرۆسی کۆرۆنای هەیە کۆریای باشوور، 7,243 کەس بە ڤایرۆسی کۆرۆنا لە کۆریای باشوور چاک بوونەتەوە، 211 کەس بە ڤایرۆسی کۆرۆنا لە وڵاتە گیانیان لە دەستداوە. سەرنج بدە لەسەر ژماری مردوەکانی کۆریای باشوور 211 کەس. داتاکان تەواو بێ قسەیەک لەسەر ئەوە شەکەین تەواویت ئەمە داتاکان بۆ تەواو بوو. زۆر باش. بەڵام شتێک کە جێگەی سەیرە ئەمە وڵاتەکانی ئەمریکا و ئەوروپا و رووسیا بوون. لە نیشتیمانی کویت لە شانشینی کویت یەکێکە لەو وڵاتانی کە بە ڕیزبەندی پێنجەم یان شەشەم وڵاتی جیهان دێت کە زۆرترین تێستی ئەنجام داوە. ڕێژەکەشی زۆر کەمە، تێستەکەی لە 550,000 تێست نزیک دەبێتەوە بگرە زیاتریش کە جێگەی سەرنجە وڵاتێکی عەرەبی ئەوەندا تێستی ئەنجام داوە. بەڵێ بە دڵنیاییەوە ژماری تێست ئەتوانی دابەشی بکەی
بەسەری بۆ هەر 1 ملیۆن دانیشتوان چەند تێز ئەنجام درراوە. ئەمە چی دەرەخە؟ ئەمە ئەوە دەرەخە واتە ئەگەر دابەشی چڕی دانیشتوانی بکەین ئەتوانین ئەو داتایەوە دەست بێنین ئایا وڵاتە بۆ هەر ملیۆنێک دانیشتوانی خۆی چەند تێز ئەنجامەدا. ئەمە یەک. پاشان گرنگی ئەم تێزکردنە لە چیدایە؟ بۆیە وتم کۆریای باشوور سەرنج بدە لەوەندا 1000 توش بوو کە تقریباً 3 هەموڵات یا 4 هەموڵات بوو کۆڕۆنای بۆ گوازرایەوە 211 مردووی هەیە. بۆچی ژماری تێستەکان یارمەتیمانەدا لە کۆنتڕۆڵکردن؟ لەبەرەوەی جارێکی دیکەش باسم کرد لەگەڵ جەنابەت ئەو وڵاتانی کە تێست تەنها بۆ ئەو کەسانە ئەکەن کە بە نەخۆشیەوە دێنە نەخۆشخانە مانای وایە ئەو کەسانی کە تووشی کۆڕۆنا بوون کۆڕۆناکە گرفتی بۆ دروست کردوون گەشتۆتە قۆناغێکی مەترسیدار جا دێنە نەخۆشخانە جا تێستیان بۆەکە. بەڵام وڵاتێکی وەکو ئەڵمانیا کۆریای باشوور کە خۆی تێست زیاترە کا بڵین ئەگەر سەرنجی ژمای توش بووانی بدەین لەگەڵ ژمای تێستەکانی زۆر کەمە. بەڵێ مانای وایە هەر زوو ئەو کەسانە دۆزێتەوە کە توش بوون و حاڵیان خراپ و زوو چارەسەریان بۆەکە. بۆیە ڕەنگە زۆرکردنی ژماری تێست کۆنتڕۆڵکردنەکە باشتر بکە. ینی ناتوانین بڵین ئەمە ئەو تێستانش عشوایی بووە کە کراوە لە وڵاتانی دیکە بەڵکو ڕنگەوانە بێت کە بۆی گرفتێکی زۆرینەی وڵاتانی کۆنتڕۆڵ دەسەدەن بە دڵنیایە ئەوانی دێنە نەخۆشخانە ئەوەشی کە لە ماڵەوەیە ئەڵێ هەر پێیان ئەڵێن تۆ ئەگەر کۆڕۆناشت بێ لە ماڵەوە خۆ سژنەکەی تێکەڵی کەس ناکەی هەر کاتێک گرفتێکت بۆ دروست بوو پەیوەندی بە ئێمەوە بکە. هەرێمی کوردستان بۆ خۆی جێگەی پرسیارە کە هێشتا بۆچی ڕێژەی توشبوون سپاس بۆخوا کە زۆر کەمە. بەڵام دوو ناوچی جیاوازمان کە تێکەڵیەکیان لەگەڵ ئێرانە زیاتر هەیە هەم گەرمیان و هەم ڕاپەڕینمان هەیە ناوچی ئیداری ڕاپەڕین خۆشبەختانە لە ڕاپەڕین کەمترین توش بووە پێم وایە حاڵەتێکە تا دوو حاڵەت ئەگەر هەبوو بێت لە گەرمیان تا ئێستا هیچ حاڵەتێکی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنامانیەوە تێستیشیان کردووە لەم شوێنانە تێستی ئاشوایش کراون. ئێستا میوانێکمان دەبێت لە ئیدارەی ڕاپەڕینەوە کە ویش بەڕێز دکتۆر هیوا محمود بەڕێوەبەری گشتی تەندروستی ڕاپەڕینە ڕاستەوخۆ دەچینە لای لە ڕانیەوە دکتۆر سڵاوی خوا لێبێت. دیارە مشتومڕی ئێمە ئێستا زیاتر لەسەر ئەنجامدانی پشکنین بوو. سەرەتا دەمەوێت بزانم زانیاریەکانی ئەنجامدانی تێست یاخود پشکنینی کۆرۆنا لە ئیدارەی ڕاپەڕین چۆنەوە چەند پشکنینتان ئەنجام داوەتە ئێستا؟ بەڵێ سڵاوی خۆتان لێبێت. ئێمە وەکو ئیداری ڕاپەڕین و وەکو بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی ڕاپەڕین سنوورێکی فراوان ئەگرێتەوە کە زیاتر لە 11 ناحیە و دوو قەزای گەور و ژمارەی دانیشتوانی زیاتر لە 450,000 کەس. ئێمە لە چوارچێوەی ڕێکارەکانمان بۆ بەرگرتن لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا وەکو یەکێ لە مەرحەلەکان پاش کەرەنتینەکردنی هاوڵاتیان و پاش گواستنەوەی ئەو کەسانەی کە توش بوون بۆ سەنتەری کۆنتڕۆڵکردن و چارەسەرکردنی نەخۆشیە گوازراوەکان ئێمە دەستمان کرد بە هەڵمەتێکی وەرگرتنی ژمارەیەک سامپڵ و سکرینی ناو هاوڵاتیان واتە مەسحی ناو هاوڵاتیان و هاوڵاتیانەی کە زۆرترین بەرکەوتنیان هەبووە. ئێمە ژمارە پشکنینانی کە لە سنوورەکەدا کردومانە زیاتر بووە لە 900 پشکنین کە لە سنوورەکەدا کراوە. سەرجەمی و پشکنینانی کە کراوە نێگەتیڤ بووە تەنها دوو حاڵەتیان نەبێت کە یەکێکیان هاوڵاتیەکی ناحیەی سەنگەسەر بوو کە خۆشبەختانە پاش ناردنی بۆ سنتەری کۆنتڕۆڵکردن و چارەسەرکردنی نەخۆشیە گوازراوەکان لە شاری قەڵاتجێ باری تەندروستی جێگیر بوو هەفتەی پێش و نێردراوەتەوە بۆ ماڵەوە. ئێستا تەنها یەک حاڵەتی ترمان هەیە کە ئەویش لە سنتەری کۆنتڕۆڵکردن و چارەسەرکردنی نەخۆشیە گوازراوەکانە لە شاری ڕانیە کە ئەو بەڕێزەش لە یەکی لە وڵاتەکانی دەرەوە هاتبووەوە و دانیشتووی شارۆچکەی حاجیاوایە. و ئێمە ئەم هەڵمەتانە هەڵمەتی هۆشیارکردنەوە و هەڵمەتی کەرەنتینەکردن ئەم هەڵمەتانە بەردەوامە. ئێمە بەپێی پێویست لەگەڵ ژووری ئۆپەراسیۆنەکانی ئیداری ڕاپەڕین کۆبوونەوەمان هەیە و ڕێنماییەکانمان دەرکردووە و ڕێنماییمان بۆ کەرەنتینەکردن و مانەوە لە ماڵە و ڕێکارە خۆپاراستنەکان بەردەوام بووە. بەڵێ دکتۆر سپاس بۆ ئامادەبوونت. ئەمێ ئەوە بپرسم ئایا ئەو نەخۆشی کە داغڵ کراوە باری تەندروستی باشە یاخود گرفتی بۆ دروست بووەوە ئایا لە ئەگەری زیادبوونی ژماری کەیسەکان خوانە کاگەر زیاد بکە؟ ئایا پسپۆڕی پێویستان هەیە لە نەخۆشخانە تایبەتەکەتان هەم لە هەناوی هەم کۆندامی هەناسە یاخود پزیشکی بەنج لە کاتی پێویستبوون بە هەناسەدانی دەست کرد؟ بەڵێ خۆشبەختانە و هاوڵاتی کە ئێستا لە سنتەری چارەسەرکردن و کۆنتڕۆڵکردنی نەخۆشیە گوازراوەکان لە شاری ڕانیەیە بارودۆخی تەندروستی زۆر باشە. لە ئێستادا پێویستی بە هیچ چارەسەرێک نیە تەنها لەژێر چاودێری پزیشکی ئەمێنێتەوە. بەڵێ ئێمە لە هەردوو سنتەرەکە لە هەم لە شاری ڕانیەوە هەم لە شاری قەڵاتجێ ئێمە پاش ئامادەکردنی سەرجەم پێداویستیەکانی
ئەو دوو سنتەرە هەم لە کلینیک و قاوش و بەشی چاودێری ورد و داوینکردنی ئامێری هەناسەدانی دەستکرد و ئۆکسسیژین و سەرجەم پێداویستیەکان لە هەردوو سنتەرەکە ئامادە بووە. ئێمە هەر لە سەرەتای بڵاوبوونەوەی پەتاکە بۆردێکی زانستیمان لە سنووری بەڕێوەبەراتی گشتی تەندروستی ڕاپەڕین دروست کردووە کە ئەمە ژمارەیەک پزیشکی پسپۆر سەرپەرشتیان بۆردە زانستیە دەکەن و پاشان ئێمە چەند تیمێکی پزیشکیمان هەم بۆ سەرپەرشتیکردنی هەردوو سنتەری کۆنتترۆلکردن و چارەسەرکردنی نەخۆشیە گوازراوەکان و هەم کۆمەڵی پزیشکی پسپۆرکە لە پسپۆڕی هەناوی و پسپۆڕی خورگ و جۆلووت و پزیشکی مناڵان و پزیشکی بێهۆشکاری بۆ هەم بۆ چاودێریکردنی سنتەری ئایزۆلیشنەکان و هەم بۆ چاودێریکردنی کەرەنتینەکان کە ژماریان 4 کەرەنتین بوو لە هەردوو شاری ڕانی و شاری قەڵاتجێ. زۆر باشە کاک دکتۆر گرنگی پشکنینە عشواییەکان لە چیا خۆی دەبینێتەوە؟ ئایا جگەل لەو پشکنینە عشوایانەی کاتی مەتایبەتەکانتان هەڵدەسێ بە ئەنجامدانیان لەناو ئیدارەی ڕاپەڕیندا ئایا کەسانێکن کە تایبەت بێن سەردانتان بکەن بۆی کە گرفتێکی تەندروستیان هەبێ یاخۆت گومانێکیان لە خۆیان هەبێت و پشکنینیان بۆ ئەنجام بدەن؟ بەڵێ ئێمە وەکو مەرحەلەی یەکەم وەکو باسم کرد ئێمە تەنها پشکنین بۆ ئەو کەسانە ئاکراکە لە دەرەوەی وڵاتەوە دێن بدایەت بۆ ئەو وڵاتیانەی ئەو هاوڵاتیانی لە شاری لە وڵاتی ئێرانەوە گەڕابوونەوە پاشان ئەو هاوڵاتیانەی کە پاشان خرانە و لیستانی کە پێویستە پشکنینیان بۆ بکرێتەوە و هاوڵاتیانی لە وڵاتانی ئەوروپا و ئەمریکاوە گەڕابوونەوە. ئێمە پاش تاواکردنی ئەو مەرحەلەیە و داخستنی سنوورەکان و داخستنی فڕۆکەخانەکان پاشان ئێمە هەستان بە مەسەحکردنیی عشوایی بۆ وەرگرتنی ژمارەیەک سامپڵە و کەسانی کە زۆرترین کۆنتاکتیان هەیە بە تایبەتی ئەو هاوڵاتیانەی کە لە بەنزیخانەکان ئەوانەی لە مارکێتەکان ئەوانی لە دوکانی سەوزە و میوەکان لەگەڵ کۆمەڵێک لە ڕۆژنامەنووسان و کۆمەڵێک لە برادرانی هێزە ئەمنیەکان سەر ڕایوەرگرتنی کۆمەڵێک سامپڵ لە پزیشکان و هەم لە کارمەندانی تەندروستی کە خۆشبەختانە سەرجەمی و پشکنینانەی کە وەرگیراوە نێگەتیڤ بووە تەنها و هاوڵاتیان نەبێت کە بۆمباسکردن لە ناحیەی سەنگەسەر بۆ هاوڵاتیە بەڕێزە لە یەکێ لە بەنزیخانەکانە کاری دەکرد. خۆشبختانە هەمباری تەندروستی جێگیر بوو هەم ئێمە سەرجەمە و کەسانی کە لە ئەو بەنزیخانەیە کاریان لەگەڵا دەکرد لەگەڵ کەسوکارەکەی پاش کەرەنتینەکردن و پشکنینی ڤایرۆسی کۆرۆنا بۆ ئەم کەسانە و پاش دەرچوونی نەتیجەکان کە نەتیجەکان نێگەتیڤ بوو ئێمە سەرجەمەی و کەسانە و پاش تەواوکردنی ماوەی کەرەنتینەکان نردومانەتەوە بۆ ماڵەوە بۆ ئەوەی ماوەی 2 هەفتەی تر لەژێر سەرپەرشتی تیمە پزیشکەکاندا بن. بەڵێ دکتۆر تۆ بە حکمیەوەی کە بەڕێوەبەری گشتی تەندروستی ڕاپەڕینی تا چەندە ڕازی لە پابندبوونی هاوڵاتیان لە هەوڵەکانی هاوڵاتیان بۆ خۆپارێزی لە ڤایرۆسەکە؟ بەڵێ وەڵام پێم خۆشە لێرە سوپاسی سەرجەم هاوڵاتیانی سنووری دارێ ڕاپەڕیم بکەم کە بەشێکی زۆری ئەتوانین بڵێن زیاتر لە 90% هاوڵاتیان بە تەواوەتی پابند بوون بە ڕێنمایە تەندروستیەکان و پابند بوون بە کەرەنتینەکردنی خودی و نەهاتنە دەرەوە تەنها بۆ حاڵەتی زۆر پێویست نەبێ. سەرڕایەمە شتێبینیمان لەسەر چەند حاڵەتێکە بۆکان دێکەس هەیە وەکو پێویست زۆر ڕێنمایە تەندروستیانیان جێبەجێ نەکردو کە ئەمانە ئەبنە سەرچاوی مەترسی بۆ بڵاوبوونەوەی نەخۆشیەکە بەڵام بە شێوەیەکی گشتی هاوڵاتیان پابند بوون هاوڵاتیان بۆ حاڵەتی زۆر زەڕوو نەبێت نەهاتوونەتە دەرەوە ئەمەش تەبان قۆناغ بە قۆناغ لە قۆناغەکانی بیدایەتە وەکو پێویست نەبوو پاش ڕاگەاندنی زیادبوونی ژمارە حاڵەتەکان لە شاری سلێمانی و شاری هەولێر و پاشان دەرکەوتنی و 1-2 کەیسە لە سنوورەکەدا هاوڵاتیان زۆر زیاتر پابند بوون بە ڕێنمایە تەندروستیەکانەوە چونکە لای هەمویان وازەحە و تەندروستی هۆشیاری تەندروستی لای هاوڵاتیان بە شێوەیەک بەرز بۆتەوە کە ئەزانن ئەم ڤایرۆسە هیچ جۆرە چارەسەرێکی کۆتایی نییە هیچ جۆرە ڤاکسینێکی نییە تەنها چەکێکی بەهێز بەدەستی هاوڵاتیان و بەدەستی ئەمەوە کەرەنتینەکردن و خۆپاراستنە. زۆر باشە کاک دکتۆر بە حکمەوەی کە ئێوە خۆتان لە ناو ژوورەکانی ئۆپەراسیۆن و ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنان و لە سلکی تەندروستیە کار دەکەن ڕەنگە بە جۆر لە جۆرەکانم وەڵامیان دوو پرسیارە لایەوە زیاتر دەستکەوێت. ئایا هۆکار چییە کە کۆرۆنای لای ئێمە ڕێژەی توشبوون بە حکمەوەی کە لە تورکیا و لە ئێرانیشەوە زۆر نزیکی نوتێقەڵیمان هەیە زۆر کەمە و پرسیاری دووەمم ئایا
ئەگەری هەیە بڵێن ئیدی کۆرۆنا بەرەو کۆنتترۆل بوون لا هەرێمی کوردستانە چێ بە تایبەتی بۆ نمونە لە ئیدارەکەی جەنابەت کەوە کاماژەت پێکرد حاڵەتێک هەبووە ئەوی دیکەشیان لە دەرەوە هاتووەتەوە و ئێستا پشکنینەکان هەمویان نێگەتیڤی نتوانین کەی بڵێن ئیدی ئێمە کۆرۆنامان کۆنتترۆل کردووە. بێگومان ڤایرۆسی کۆرۆنامە کە لە ساڵی 60ەکانەوە هەر هەبوو ئەمە بە شێوەیەکی گشتی ڤایرۆسی کۆرۆنا زۆر مەترسیدار نییە تەنها دوو جۆرەیان نەبێت کە پێشتر هەبووە جۆری مێرس و پاشان جۆری سارس ئێستا ژەم نەوعیان کە پیا بووە ئەمەی کە کۆڤید 19 ئەم ڤایرۆسە بە شێوەیەکی گشتی زۆر مەترسیدار نییە بۆ هاوڵاتی گەنجەکان زیاتر مەترسیدارە بۆ کەسانی کە تەمەنیان هەیە و کۆمەڵێ نەخۆشی درێژخایانیان هەیە بەڵام ئێمە بە شێوەیەکی گشتی داوامان لەسەر جەم هاوڵاتیان کردووە کە ڕێکارەکانی خۆپاراستن و کەرەنتینەکردنی ذاتی و قەدەغەکردنی هاتوچە جێبەجێ بکەن لەبەرەوەی بۆ هەیەم کەسە گەنجانە ببنە مەزدەری توشبوونی کەسە نزیکەکانیان لە ماڵەوە کە لەوانەیە دایکیان باوکیان یا باپیر و نەنک و ئەمانەیان بێت بۆیە ئێمە وەکو ئەم مەرحەلەی کە ئێستا بینین بەڵێ ئێستا حاڵەتەکان کەمە بەڵام بەراورد بە وڵاتێکی وەکو ئێران ئێستا ژمارەی ئەو کەسانەی کە تووشی پەتایی تووشی ڤایرۆسەکەم و ژماریان زیادی کردووە لە وڵاتی تورکیا بە هەمان شێوە لە باشووری عێراق بە هەمان شێوە بۆ جوابدانەوەی وەڵامەکەت کە بۆچی ژمارەی ئەو کەسانی کە لە هەرێمی کوردستاندا توش بوون کەمە ئێمە هەر لە دوای بڵاوبوونەوەی هەواڵی بڵاوبوونەوەی نەخۆشیەکە لە شاری قوم لە ئێران وەکو وەزارەتی تەندروستی وەکو بەڕێوەبەراتی گشتی تەندروستی ڕاپەڕین ئێمە پاش ئەنجامدانی چەندین کۆبوونەوە و پاش دروستکردنی غورفەی عملیات لە هەموو بەڕێوەبەراتی گشتیەکاندا ئێمە دەستمان کرد بە ڕێکارە خۆپاراستنەکان چونکە بێگومان بەرچاومان ڕوون بوو کە تا ئێستا ئەم ڤایرۆسە هیچ پێکتەیەکی نییە هیچ چارەسەرێکی کۆتایی نییە بۆیە باشتر وایە کە ئێمە دەستکەین بە خۆپاراستن کە ئێمە لە هەنگاو بە هەنگاو مەرحەلەی کەرەنتینەکردنی هاوڵاتی ئەو هاوڵاتیانی کە لە دەرەوەی وڵاتەوە دێن و پاشان کەرەنتینەکردنی ئەو هاوڵاتیانی کە مەترسی زۆریان لەسەر و کەمکردنی قەرەباڵخی و قەدەغەکردنی هاتوچۆ واتایە بە شێوەیەکی گشتی ئێمە چەکە بەهێزەکەمان و ئەوە یەکێ لەو هۆکارانی کە زۆر هاوکار بۆ لە کەمبوونی ژمارەی هاوڵاتیانی توش بوو ئەو ڕێکارە خۆپاراستنانەیە کە گرتومانەتە بەر بەڵام بەراورد بۆی کە ژمارەی ئەو کەسانی کە وفاتیان کردو بۆ کەمەنی حاڵەتەکان بۆچی حاڵەتەکان ینی بە سوکتری ئەجێرێ ئێمە توانین بۆ وەڵامی ئەمە بڵین جارێ ژمارە ئەو حاڵەتانی کە هەیە لە سنوورەکە لە هەرێمی کوردستاندا ژمارەکە کەمە ناتوانانی ئەتیمادی کۆتایی بکەینە سەر و بەراورد بە وڵاتانی تر ئێستا وڵاتێکی وەکو ئەڵمانیا کە ژمارەی توشبووەکانی زیاتر ئێستا لە 800,000 کەسە ژمارەی و کەسانی کە وفاتیان کردووە نزیکەی 1000 و شتێکە کە ئەمە ئەومان پێڵێ کە بەڵێ ئێمە ژمارەی و کەسانەی کە بە پەتای ڤایرۆسی کۆرۆنا گیانە لە دەستداوە کەمە بەڵام ژمارەی و کەسانی کە تووشیش بوون کەمە خوا نەخواستە لەوانەیە لە حاڵەتی زیادبوونی ژمارەی ئەو کەسانی کە تووشە بن ئەگەر بگاتە 500 یا 1000 لەوانەیە حاڵەتەکان تونتر بێ لەوانێ ژمارەی و کەسانی کە گیان لە دەستدەدەن زیاتر بێ بۆیە ئێمە جارێکی کە و چەندین جاری کەش تاکید لەسەرواکەینەوە کە ئێمە نابێ بڵین لە سنوورەکەدا کەمە ئەمە کۆتایی ڤایرۆسی کۆرۆنا نەخێر ئەمە کۆتایی ڤایرۆسی کۆرۆنانیە نەخێرێمە ئێستا لە ناوەڕاستی ئەو گێژاوەداین کە ڤایرۆسی کۆرۆنان لە هەموو جیهاندا دروستی کردووە بەراورد بە وڵاتانی سنوور و وڵاتانی جیهان کە ژمارەی حاڵەتەکان لە زیاد بووندایە و وەکو کەرتی تەندروستیش بەڕاستی لەوانەیە ئێمە بەراوردکردنمان لەگەڵ وڵاتانی ئەوروپا وڵاتی ئەمریکا لەوانەیە بەراوردکردنمان زۆر گونجاو نەبێ لەوانەیە لە ڕووی تەندروستی ئێمە نەگەینەوە بەوان بۆیە ئێمە باشتر ێزانین پێشەوەی بگاتە ئەو حاڵەتی کە ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان توش ببن و ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیانە داخلی ناو نەخۆشخانەکان بکرێ ئێمە هەنگاوی پێشتر بنین کە ئەویش خۆپاراستنە. بەڵێ دکتۆر زۆر سپاس بۆ ئامادەبوونت کاتێکی خۆش. زۆر سپاس دکتۆرجان. کاک دکتۆر بەرنامە لێ جەنابەت توێژینەوە تازەکان چی هەن کە ڕێکخراوی جیهانی تەندروستی لە تازەترین کاتا کە ئەمڕۆ یاخۆت لە تازەترین کۆنگرەکانی دا باسی کردبێت. بەڵێ بەڕاستی ئەوەی کە ئەمڕۆ گەڕام هیچ توێژینەوەیەکی تازە نەبوو بەڵام بابەتێک هەیە لە مەسەلەی کۆرۆنا بڕواکەی کاک جەلال هێندەی کۆرۆنا گەورە کراوە بابەتی مردن بەهۆی نەخۆشی کۆرۆناوە واتە ئەو نەخۆشانی بۆ نمونە کە لە کوردستان 4
نەخۆشی توشبووی کۆڕۆنا گیانیان لەدەستداواتە من بەم شێوەیە ئەڵێم 4 نەخۆشی توشبووی کۆڕۆنا گیانی لەدەستداوە بۆتە بابەتێکی گەورە بابەتی سیاسی لێکەوتوتەوە کەناڵێکی ڕاگەاندن دێ لە خۆیەوە ڕاپۆرتێک دەکات گوایە بەچی مردوون یەکێکی دیکە لەولاوە قسەیەک دەکات من ناچمە بڵێن منافەسە و قسە و قسەڵۆکەکانەوە من دێم بە شێوەیەکی زانستی ئەوەی کە تا ئێستا هەیە لەسەر نەخۆشی کۆڤید-19 باسی دەکەم بزین ئایا کاتێک هەر کەسێ لە ئێمە ڤایرۆسی کۆڕۆنای توش دەبێت یا بە نمونە نەخۆشێک لە ئەوروپا لە ئەمریکا لە چین کاتێک نەخۆشێک ڤایرۆسی کۆڕۆنای توش دەبێت چی بەسەر دێ و ئەگونجێت چی لێبێت پاشان ئایا مردن بەهۆی کۆڕۆناوە بەهۆی چیەوە دەبێت ڕەنگە کەسێک بڵێت مانای چییە مردن بەهۆی کۆڕۆناوە بەهۆی چیەوە دەبێت واتە ئەمە ئەوە بڵێم هۆکاری مردن کاک جەلال بابەتێکی زۆر زانستیە ڕەنگە ئەو کەسانی کە لە بوارەکەی شارەزان چاک لە من تێ بگەن بابەتێکی هەستیار و زانستیە جاری وا هەیە من پزیشکم نەخۆشێکم هەیە نەخۆشەکە مەزانم بۆ نمونە هەوکردنی سیەکانی هەیە و لەگەڵی شازەختی هەیە و لەگەڵی شانەخۆشی دڵ پاشان وردە ئۆکسسیژینی دابەزێ و نەخۆشەکەم گیان لەدەسەدا ڕەنگە من کە پزیشکم و هەفتەیەکە چاودێری و نەخۆشەکەم نەزانم ئایا هەوکردنی سیەکان کوشتی جەڵدەی دڵەکە کوشتی جەڵدەی مێشکەکە کوشتی یاخود هۆکارێکی دیکە کوشتی باز لە نەخۆشێکی دیکەکەم تاوەکو ئەم نەخۆشە هەموو جارێ ناڵێم بە شێوەیەکی گشتی ئەو پزیشکەی کە چاودێریەکە ئەتوانی هۆکاری مردنەکەی دیاری بکات بەڵام هەندێک لە حاڵەتەکان کە کەمیش نین بۆ دیاریکردنی هۆکاری مردن نەک هەر پزیشکەکە کە چاودێریەکە نازانێ بەڵکو ئەبێ ببرێ بۆ توێکاری بەڵێ واتە لە توێکاری ئەزانی ئەم نەخۆشە کە پزیشکەکە ئەزانێت چەند نەخۆشی هەیە لەسەر دەرمانی خۆیەتی لە نەخۆشخانەدا غڵی کردووە گیان لەدەسەدا توێکاری یەک لای یەکاتەوە هۆکاری مردنەکەی چێواتە هۆکاری مردن هێندە بابەتێکی ئاسانی ئێمە دەبیستین بڵاو دەکرێتەوە نەخۆشێکی توشبووی کۆڕۆنا گیانی لەدەستدا یەکێک لەو لاوە هەڵدەسێ ئەڵێ ئەوە بخۆی نەخۆشی درێژخایانی هەبوو بەوە مرد بە کۆڕۆنا نەمرد یەکێکی دیکە ئەڵێ بە جەڵدەی دڵ مرد بە کۆڕۆنا نەمرد تا چەندە ئەمە لایەنە پەیوەندیدارەکان دەکەونە بەیانی بە شێوازێکی نازانستیانە مامەڵە دەکەن لە دوای گیان لەدەستدانی ئەم کەسە دێن پشکنینی بۆ دەکەن دەڵێ هەڵگیری کۆڕۆنا بوو دێنم پشکینەش ئاشکرا دەکرد بۆ ڕایگشتی ئایا خۆیان لەگەڵ پشکینەکەیان ناتوان توێکاریشی بۆ بکەن بزانایە بەڕاستی بە بڕای من گیانی لەدەستدا خەمی لە لایەنە پەیوەندیدارەکانەوە نیە بەڕاستی چ لە وەزارەت چ لە ئەو لایەنانی کە هەواڵەکەی ئەلانەکەن بە دڵنیاییەوە کاتێ نەخۆشێت دێت ئەگەرچی گیانیشی لەدەستدا بێ پشکنینی بۆ ئەوکەی کۆڕۆنای هەبووە ئاشکراکردنی بەسوودە لەبەرەوەی کەسانێکی زۆر هەبوو دوای مردنیان لەگەڵ بڵێ بەڵام ئاشکراکردنی بۆ ڕایگشتی یاوەی کە خۆیان بگەڕێن ئەوەی کە کۆنتاکتی هەبوو بەرکەوتی هەبوو لەگەڵ یا کۆیکەنەوە ئەوە ئەچێتە بابەتێک زانستی نێ بەڕاستی من ڕەنگە جوابدانەوە بۆ من گرنگ نەبێ بەڵام ئەوەی کە ئەمێ باسی بکەم هۆکاری مردنەکەیە بۆ نمونە ڕاگەیاندنکار یاخود کەناڵە دێ راپۆرتێ دەکات باز لە هۆکاری مردنەکە ئێستا ڕوونم کردەوە هۆکاری مردن چەندە زانستیە چەندێ وردە بەڵام با ئەگەر هاوکارانم بابەتێک مامادە کردووە لەسەر ئەوەی کە ئایا ئەو کەسانی تووشی کۆڕۆنا دەبن 4 گروپن لە هەموو جیهاندا بەم شێوەیە کاک جەلال ئەم زانیاریانە بۆی خۆشەویستانیش دڵنیا بن لەوە ئەم زانیاریانە لە دوای بڵاوبوونەوەی و کۆنتڕۆڵکردنی نەخۆشی کۆڕۆنا لە وڵاتانە بۆ نمونە لە چین هەمویان توێژینەوەی لەسەر کراوە هەمویان وتەی زانستی سەرچاوە بڕواپێکراوەکان ئەوانی تووشی کۆڕۆنا بن کاک جەلال بە 4 گروپی گرن کە من دڵنیام سپاس بەخۆ ئەوانەی کوردستان زۆرینیان لە گروپی یەکەم و دوم گروپی یەکەم کە سەرچاوە زانستیەکان باز لەوە دەکەن لە 180 ئەو کەسانی کۆڕۆنا دەگرن گروپی یەکەمن لە هەموو جیهاندا بەڵێ تەنانەت لە هەموو جیهانیشدا باش هیچ نیشانەیەکیان نییە ئەمە قسەی سایەتی وێبمێدە مایۆکلینیکە کە ئەمە ئەوانەی شارەزای بواری پزیشکین هەمویان دەزانەوە سەرچاوی بڕواپێکراوە لە 180 ئەو کەسانەی کە کۆڕۆنا دەگرن نیشانەیان نییە ئەمە وەڵامی چی ئەداتەوە کاک جەلال وەڵامی ئەوانە ئەداتەوە باشە ڤیدۆیەک بڵاو دەکاتەوە لە نەخۆشخانەیە کۆمەڵە نەخۆشن یاریەکەن و گاڵتەکەن ئەڵێ باشە کۆڕۆنایشی تا یاریەکە نەگەر لە کوردستان لە هەموو جیهاندا لە 180 نەخۆشەکان نیشانیان نییە ڕەنگە بڵێن باشە بۆ نەخۆشی وڵاتانی جیهانە بینین زۆربیان لە نەخۆشخانە تەنها ئەو نەخۆشانن کە هێنراونەتە نەخۆشخانە دا ئەوەیە ئەگەر دوو نەخۆش لە نەخۆشخانە بێ هەشتی دیکە لە ماڵەوەی بۆ خۆی دانیشتۆ کۆڕۆناشێتی و نیشانیشی نییە بەڵام وەک بەڕێوەبەری وەک میوانەکەمان باسی کرد ئێمە جارێ ژمارە نەخۆشمان کەمە گروپێکی دیکەمان نیشانی سووکیان هەیە تەنها کۆکەیەکی هەیە لەگەڵ تایەکی کەم گروپێکی دیکەی نەخۆشەکانمان نیشانی مامناوەندیان هەیە واتە قورسترن لە گروپی دووهەم کۆکەکەی زیاترە بەردەوامە تایەکی تونتری هەیە بەڵام گروپی چوارەم کە ئەمە کەمینەیە بەڕاستی نەگەر لە کوردستان لە هەموو جیهان هەرچەندە من دەزانم کە ئەم ڕیزبەندیە لە کوردستان تا ڕادێک زۆربیان گروپی یەکەم و دووهەمن گروپی چوارهەم
ئەو گروپان کە نەخۆشەکە ئەگرن نیشانەی سوچیان بۆ دروستە بێت دوای بێتە مام ناوەن دوای نیشانەکانیان قورسە بێ کە نیشانەکانیان قورس بوو تووشی ڕێڕەوی هەناسیان تووشی هەوکردنەکە پاشان سیەکانیان تووشی هەوکردنەکە تووشی تەنگە نەفەسیانەکە سیستەمی هەناسەدانیان پاکەخا ئەمە ئەو گروپان کە پیانوترێ سیریەس ئڵنێس واتە ئەمانە بە شێوەیەکی قورس نەخۆشەکەیان گرتووە ئەمانە گرفتەکە لێرەدایە کاک جەلال ئەوانەی کە لە گروپی چوارە من بە شێوەی گروپی چوارە من لێ زیاتر کێ بە شێوەی گروپی چوارەمە ئیگرێ ئەوانی کە تەمەنیان هەیە لەبەرەوەی سیستەمی بەرگریان هێندە بەهێز نییە ڤایرۆسەکە هەرزوو ڕەت بکاتەوە و نەچیتە قۆناغی چوارەم پاشان ئەوانەی کە نەخۆشی دیکەیان هەیە من دڵم نەخۆشە من زەختم هەیە شەکرەم هەیە هەر خۆم ڕەبووەم هەیە بۆ نمونە بە دڵنیایە و کاتێک کۆڕۆناگرم سیستەمی بەرگریم هێندە بەهێز جوابی ناداتەوە کە هەر لە قۆناغی یەکەم و دووەم بۆستم ئەگەمە قۆناغی چوارم کە ئەگاتە قۆناغی چوارم ئەمە سیتیسکانی سی نەخۆشێکە پاش ئەوەی کە گەشتۆتە قۆناغی دکتۆر پێشێ بچیتە سەرەوە ئەو کاتی کە ئەگاتە سیەکان ئەتوانین بڵێن توشببوویەکی ڤایرۆسی کۆرۆنا هیچ گرفتێکی نییە لە ڕووی تەندروستیەوە نەخۆشی درێژخایانی لەگەڵانیە ئیدی فەرق ناکات تەمەنی هەڵکشا بێ یاخود گەنج بێت ئەگەری هەیە یەکسەر قۆناغی چوارم بێت ڤایرۆسی کۆرۆناوای لێ بکات نەخێر واتە هەموو توشببوویەک سەرەتا کە ئیگرە کاتێکی بێتە ئاگاتە سیەکانی واتە مەبەست لە کاتە ینی لە سەرەتاوە بەگشتی ئەگەر گەنجێک یاخۆت بە تەمەنێکیش هەبێ بەڵام هیچ گرفتێکی تەندروستی نەبێ نەخۆشی درێژخایانی نەبێ ئەگەر تووشی ڤایرۆسی کۆرۆنا ببێ ئەچێتە یەکسەر قۆناغی چوارەم و کاریگەری لەسەر سیەکانی دروست بکات واتە مەبەست لەوەی ئەگەر کەسێک نەخۆشی درێژخایانیشی نەبێ و تەمەنیشی نەبێ ئەگونجێ قۆناغی چوارەمی بەربکەوێت ئەگونجێ بەڵێ بەڵێ ئەگونجێ بەڵام نمونونەکان کەمن هەموو شتێ لە زانست زانست پێمان دەڵێ کە ینی هەبووە ئامارەکە بەڵێ نمونە پێمان دەڵێ زانستیش نمونەی تەجروبەکراوی لێکۆڵراوەیە زانستیش هەر ئەوەیە زۆر باش ئەمە سیتیسکانی خۆشەویستان ئەمە سیتیسکانی سیەکانی نەخۆشێکە کە پاش ئەوەی تووشی کۆڕۆنا بووە بڵێن ڤایرۆسەکە چۆتە ڕێڕەوی هەناسەی پاشان چۆتە سیەکانی ڤایرۆسەکە چیەکە لە سیەکاندا لە ناوپۆشی بۆری هەناسەدا هەوکردن دروستەکە پاشان خانە هەوکردنەکان کە لە خوێنەوە دێن لەگەڵ مادەیەکی شل دەڕژێنە ناو سیەکان سیکڵدانوچکەکانی سی ئەلڤیۆلای کە لە زانستی پزیشکی تا پێدەوتری ئەلڤیۆلا کە ئەمە لێرەدا دەرکەوتووە ئەو پارچە سپیانەکە سەهمە زەردەکانی بۆ ڕۆشتووە ئەمە لە ئەنجامی کۆبوونەوەی پاشماوەکانی هەوکردن یاخود ئیلتیهاباتە لە سی نەخۆشەکەدا ئەمە بۆچی خراپە لەم سیکڵدانۆچکانەدایە کاک جەلالکە بڵێن کە خوێن دێت هەناسە وەرەگری لێرەدا ئاڵوگۆڕی ئۆکسسیژن نەکرێ واتە لێرەدا من ئۆکسسیژنەکەدا بە خوێنەکە دوان ئۆکسیدی کاربۆنی داتەوە ئەمیش لەسەرەوە بە هەناسدانی داتەوە ئۆکسسیژنەکە خوێنەکەی بات خوێنەکە ئۆکسسیژنەکە باتەوە بۆ دڵ ئەڵێ ئەوە من خوێنێکم بۆ هێناویتەوە پڕە لە ئۆکسسیژن لە سیەکانەوە هاتوومەتەوە دڵیش ئەینێرێت بۆ بەشەکانی دیکە بەشێکی دیکەی دڵ بە دڵنیایەوە تایبەتە بە خوێن هێنانەوە لە سیەوە خوێنە دێنێتەوە دوان ئۆکسیدی بڵێن بە خوێن ناردن بۆ سیەکان باش ئەگەر سلایدی دواتر هاوکارانم پیشانمان بدەن واتە دکتۆر تا کاتێک کە کاریگەری زیاتر دروست بکە پەڵی سپی زیاتر دروستە بێت بەڵێ تا پەڵی سپی زیاتر بێتە کاریگەری زیاترە چونکە هاوکردن زۆرتر بووە بڵێن پاچی پێوترێت لە پزیشکەکان بە پاج ناوێ بن ئەمە بە شێوەیەکی گشتی باسی چیمان کرد کاتێک نەخۆشە تووشی کۆڕۆنا دەبێ گونجەیەکێک لەو چوار گروپە بێ هەروەها بەو چەند قۆناغەدا تێپەڕ دەبێت لە کۆتاییدا و قۆناغە بوو کە وێنەکەمان پیشاندا سیەکانی بە تەواوی پڕ ئەبێ لە خانە و شلەی هەوکردن سەتا چەندی سیەکان لە کار دەخات چونکە سەرەتا قسەیەک هەبوو لەسەر کۆڕۆنا دەیاوت ئەو کاتێک کە هەستت پێکرد ڕێژەیەکی زۆر لە سیەکانیت لێ لە کار ئەو قسەیە نازانم لە چ سەرچاوێکە بەڵام تازەترین توێژینەوە ئێمەش پێشتر لە بەرنامەیەکی دیکە میوانێکمان هەبوو باسی لەوە کرد ژمارەیەکی زۆر کەمی ئەو نەخۆشانە ئەگونجە دوای چاکبوونەوە لە کۆڕۆنا سیەکانیان لە کار بکەوە پرسیارێکی جوانەوە زۆر هاوڵاتیش بەڕاستی لەو بابەتە ترساون ئەگەر سلایدی پێشووترمان پیشان بدەنەوە هاوکارانم کاک جەلال بابەتە گرنگەکە لێرەدایە کەسانێک هاوڵاتیان کاتێک پێیان دەڵێ ئەم نەخۆشە بە کۆڕۆنا مرد ئەمە ئەو گرفتانەیە کە کۆڕۆنا دروستی دەکات واتە کۆڕۆنا کاتێک تووشی من دەبێت کاشێ تووشی کەسێک دەبێت لە وڵاتانە کاتێ نەخۆشێک دەمرێت کۆڕۆنا کە دەیکوژەیە کە بەهۆی کۆڕۆناوە دەمرێت ڕاستەوخۆ کۆڕۆناکە نایەت دەمانچەیەکی پێ بێ فیشەکێکی پێ بنێ و بیکوژێ هاوڵاتیان پێویستە لەمە تێبگەن کاتێک کەسێک بەهۆی کۆڕۆناوە دەمرێت کۆڕۆنا نایەت دەست بنێتە بینی و بیخنچێنێ کۆڕۆنا نایەت تەقی لێ بکە و بیکوژە کۆڕۆنا کۆمەڵێک گرفتی بۆ دروستەکە ئەم گرفتانەی کوژن پێیان دەوترێ مزاعفات بڵین کاریگەری خراپ گرفتی یەکەم لە کارکەوتنی سیستەمی هەناسەدان کە ئەمە زۆرینەی زۆری ئەو نەخۆشانی بەهۆی کۆڕۆناوە دەمرن ئەمە ڕێڕەوی هەناسەیە کە سیەکان لە وێنەکەدا دەرنەچووە
بەهۆی لە کارکەوتنی سیستەمی هەناسەدانەوە دەمرن کە ئەمە زۆرینەی نەخۆشەکان بەو شێوەیەن. گرفتێکی دیکە کە دروستی کات سیستەمی هەناسەدان لە کار دەکەوێت لە کارکەوتنی سیستەمی هەناسەدان بڵین بۆ خۆی بابەتی چونکە هەرەوەیە کەس ینی بە کۆرۆنازی ڕێیان بە عالم کردووە لەوەی دەڵێ هەناسەت دەوەستێ و تەنگە نەفەس دەبێت و ناتوانیت و ئەوەندەی کێسە زیاتر بەمە ینی خەڵترساوە. بەڵێ بەڵێ لە کارکەوتنی سیستەمی هەناسەدان بابەتێکی بۆ خۆی جیا و تایبەتە هۆکاری زۆرە کە ئەو کاتەی واتە لە کارکەوتنی سیستەمی هەناسەدان واتە ئەو کاتەی سیەکان ناتوانێت ئاڵوگۆڕی ئۆکسسیژین لەگەڵ خوێندا بکات ئۆکسسیژینی پێویست بدا بە خوێن تا بەشی پێویستی لەش ئەمە لە کارکەوتنی سیستەمی هەناسەدانە. کۆڕۆنا گرفتی جگەرمان بۆ دروستەکات. ئەمە یەکێکی تێ لە کۆمپلیکیشنەکان خۆشەویستان ئەمە ئەو گرفتانەیەکە کۆڕۆنا دروستی دەکات. گرفت بۆ جگەر دروستەکە. شارەزاکانی زانست ئەوانەی کە باسییان کردووە لەسەر چەند بڵێن لە نەخۆشە بینیویانە ئەنزایمەکانی جگەر بەرزەبێتەوە واتە و نەخۆشانی کۆڕۆنایان هەیە بەشێکیان نەک هەمویان ئەبین جگەریان لە کارەکە یا خراپە بێت ئەوانەی بە قورسی گرن ئەوانەیە گەنە قۆناغی چوارم کەسێکی بێنیشانە ناڵێم کەسێکی کۆکە و تایەکی بەسیط ناڵێم ئەمانە گرفتیان لە کارەکەی ئەگرفت بۆ جگەریان دروستە بێت ئەڵێن خۆشمان نازانین جارێ دڵنیانین بۆچی ئایا کۆڕۆناکەی ئەڕوات ئەدا لە جگەر یاخود کۆڕۆناکە کارێک دەکات جگەری لە کار بکەوێ ئەمەیان ڕوونیە بەڵام ئەوە ڕوونەکە هەندێک لە نەخۆشەکان گرفتی جگەریان بۆ دروست دەبێت. بابەتی دواتر تا ئێستا وەڵامش دەست نەکەوتووە کە بۆچی جگەر بەڵێ بەڵێ نەکەر بۆچی جگەر بۆچی دڵیش یەکێکی لەو گرفتانە کە دروستەکە گرفتی دڵە واتە کۆڕۆنا ئاگونجێ گرفت بۆ دڵ دروست بکایەکێک لەو نەخۆشانی کە یەکلا بۆتەوە مایۆکاردایتسە یاخود جەڵدەی دڵە واتە هەندێک ئەڵێ 68 کەس لەو نەخۆشانەی لە وڵاتی چین لە وڵاتی چین ئامارەکان بەرنامەکانی پێشترێت خوێندەوە چەند بوو نزیکی 3000 کەس مردوون 350 کەسێک بەڵێ 68 کەس لەو 3000 کەسەی چین کە بەهۆی کۆڕۆناوە مردوون کۆڕۆناکە جەڵدەی دڵی بۆ دروست کردوون لەو 3350 چەند 68 کەس واتە بڵێن وەک گوتمان کۆڕۆنا بە چەند هۆکارێت کوژێ جاروایە سیەکان لە کارەخا جاروە هەیە ئێستا باسیەکەین دڵت لە کارەخا وەک ئەمە مخاڵانەیە کە باسێکین دوکتەرەوەگەر و داتایە من بم خوێندایەتە تۆ دوو دەبێ ئەوەش ئاماری ئەوەش وەرگری بزانانی ئەمانە نەخۆشی درێژخایانیان هەبووە تەمەنیان چەند ئەم 68 کە بە جەڵدەی دڵ مردوون ئایا ئەمانش گەنج بوون هیچ گرفتێکی دیکەیان نەبووە ئەوە ڕوون نییە بەڵام ئەوە ڕوونەکە 68 کەس لەو کەسانەی کە تووشی کۆڕۆنا بوون لە چین مردوون هیچ گرفتێکی دڵیان نەبووە دڵ ناڵم گرفتەکانی دیکە هیچ گرفتێکی دڵیان نەبووە بەهۆی کۆڕۆناوە گرفتی دڵیان بۆ دروست بوو یاخود جەڵدەی دڵیان بۆ دروست ئەگەر بێت و گرفتی دڵیشان هەبوو بێ گرنگەوەیە کە کۆڕۆناکەیان توش بووە ئەم گرفتیان بۆ دروست بووە واتە من ئەمە گرفتێکی دیکە گرفتی دڵ دروستەکە کاک جەلال با لێرەیە قسەیەکی ڕوون بکەین بۆ نمونە ئەگەر ئێستا نەخۆشێک بێت بە مردووی دەستنیشان بکرێت کۆڕۆنای هەبووە دوایەوە پزیشکەکان ئەڵێن بە جەڵدەی دڵ مردووە یەکسەر هاوڵاتیان چێڵێن من ئەمە ڕوون بکەمەوە هاوڵاتیان یاخود دەستگایەکی ڕاگەیاندن دێ لە دوورەوە ئەڵێت بە جەڵدەی دڵ مرد بە کۆڕۆنا نەمرد لە کاتێکا نازانن یەکێک لەو گرفتانی کە کۆڕۆنا دروستی دەکات جەڵدەی دڵە ئەمە سەلمێنراوە و لە چین بڵێن دۆکۆمنت کراوە باشە گرفتی دواتر کە کۆڕۆنا دروستی دەکات جا مەبەستم چی بوو لەم بابەتانە کە باسی دەکەم کۆڕۆنا نایەت دەست بنێتە بینت بتخن دوان لەوانشی کە دوو سەرەتاکە کە گیانیان لە دەستداوە ئەوەی سلێمانی مامۆستایەکەوەی چەند چەماڵەمانە گرفتی دڵیان هەبووە هەڵبەت من کاک جەلال من دواتر دێمە سەر باسەوانی کوردستان بەڵام با ئەمە تەواو بکەین یەکێکی تر لەو گرفتانە کە دروستی دەکات گرفتی گورچیلەکانە ئەمە نەک بەشێکی کەم بەشێکی زۆری نەخۆشانی کۆڕۆنا گرفتی گورچیلیان بۆ دروست دەبێت گورچیلەکانیان تا ڕادێک لە کارەکەون بەهۆی ئەو لە کارکەوتنی گورچیلەوە دەمرن ئەگەر لای خۆمان بێت اینجا بۆ ئەوی ڕوون بە لای هاوڵاتیان ئەو نەخۆشانیشی کە لە وڵاتەکانی دیکە بزین بابەتی دیکەمان ماوە خۆشەویستان ئەگەر هاوکارانم پیشانم بدەن گرفتی دیکە جگە لە گرفتەکانی گورچیلە گرفتی بەڵێ گرفتی تۆپەڵبوونی خوێن لە ناو لە خوێنەکان کە ئەڵێ ریسێرچێکراوە لە چین لە ناو هەندێ لەو نەخۆشانی کۆڕۆنا کە مردوون ئەڵێ تۆپەڵبوونی خوێن لە ناو لە خوێنەکان ئەمە لە زمانی پزیشکیدا پێی دەوترێت DIC یەکێک بۆ لە گرفتە باوەکان the leading cause of death سەرنج لە کاک جەلال ئێمە تەنها دەڵێن بەهۆی کۆڕۆناوە مردیاننا بەڵام کە دەیتە ناوباری پزیشکی خاڵێکی دیکە زیاد دەبێ باشە بەهۆی کۆڕۆناوە مرد بەڵام هۆکاری مردنەکەی چی بوو ئایا کۆڕۆناکە سیەکانی وەستان گورچیلەکانی وەستان دڵی وەستان یاخود تۆپەڵبوونی خوێنی بۆ دروست کرد ئەم خوێنە تۆپەڵە بێ لە ناو لولەکانی خوێنە جاری وهەیە ئەڕوات لە ناهێڵە خوێن بڕا بە گورچیلەکان جاری وای خوێن بەربوون دروستەکە بۆ دڵ ناهێڵە بڕا بۆ دڵ جەڵدەی مێشک دروستەکە هەندێ لە نەخۆشی توشبی کۆڕۆنا دەرکەوتووە جەڵدەی مێشکی بە دروست بووە
بابەتەکەمان لێرەدا بە گرافیک تەواو بوو ئەمێ ئێستا چی بڵێم پێشەی پرسیارەکەت بکەیت کۆڕۆنا ئەم گرفتانە بۆ هەر نەخۆشە دروستەکە بڵێن هەندێک لە نەخۆشەکان خۆشبەختانە تا ئێستا لە کوردستان نەخۆشی زۆر حاڵی قورس بێ کەممان هەبووە ڕەنگە تەنها ئەو حاڵەتانە بێ کە گیانە دەزای یاخود ئەوەی کە گواستنەوەی پلازمای بۆ کرا کاتێک نەخۆشێک لە وڵاتانی دەرەوە بۆ منە دەوتی ئەمڕۆ لە ئەمریکا 1000 کەس بۆی کۆڕۆنا گیانی لەدەستدا 1000 وردەیەکم ڕۆیانی لەدەستدا ئەمڕۆ 1000 وردەی گیانی لەدەستدا ئەم نەخۆشانە کە گیانیان لەدەستداوە دووبارەی دەکەمەوە کۆڕۆناکە نهاتوە دەست بنێتە بینی اینجا پسپۆڕانی ئەمریکا بڵێن ئەوە کەسێکی دیکە بۆی کۆڕۆناوە مرد زۆربەیان بەتەمەنن زۆربەشیان نەخۆشی درێژخایانیان هەبوو بەڵام لەوێ ناڵێن کاکە خۆی نەخۆشی درێژخایانی هەبوو کاکە خۆی دڵی بوو کاکە خۆی ئەوەی بوو گرنگ ئەوەیە ئەم قسە ڕوون بکەینەوە ئەگەر من نەخۆشی درێژخایانم هەبێ ئەگەر خۆم گرفتم هەبێ کاتێک تووشی کۆڕۆنا بم دوایەوە بمرم کۆڕۆناکە ناڵێن بە تەنها کۆڕۆناکە کوشتومی بەڵام کۆڕۆناکە گرفتەکانی قورستر کردووە کە لەشم بەرگەی هەمووی نەگرتو پێکەوە وەک شیان و کیلۆیە گوایە تا ئێستا هاوسەنگە شتێکی دیکەیە خەیتە سەر قورسیەکە من نەخۆشی دڵم هەیە کۆڕۆنا کاتێک تووشم ئەبێ گرفتی دڵەکەم بۆ گەورەکە و ئەم کوژێ لەو کاتیان ناڵێن بە تەنها بە کۆڕۆنا مردم یەکێک لەو نەخۆشانی سلێمانی ئەوە هاتمە سەر سلێمانی کە تۆ زۆر باسیەکەی کە تێ باسی بکەین کە گیانی لەدەستدا وتیان شەکرەی هەبووە پێشووتر و تەنها شەکرەشی هەبوو وابزانام لە دوودانەکەی دووهەم جار بوو سێم کەس کە گیانی لەدەستدا تا زۆر باش یەکسەر هاوڵاتیان دەڵێن چی بۆ ئەوی لای هاوڵاتیان ڕوون بێ من نەهاتووم لە بری وەزارەتی تەندروستی لە بری بەڕێوەبەری گشتی تەندروستی و ئەو پزیشکە بەڕێزانی کە لەوێن قسە بکەم بڵێن بەهۆی چیەوە مردن من قسە لەسەر و کەیسانە ناکەم ئەوان باش دەزانن ئەوانەی کە خۆیان ئەڵێن بەچین مردوون حتمما ئەوە کارە زانستیەکان باس ئەگونجەیە کاتێک پزیشکەکەش ئەڵێ بۆ مردو ئۆتۆپسی بۆ بکرێت توێکاری بۆ بکرێت هۆکار بڵێن ڕاستیە تەواوەکە دەربکەوێ بەڵام پێویست ناکە هەر نەخۆشە مرد بڕۆ توێکاری بۆ بکەیت دەتوانی بڵێ توشبوویەکی دیکەی کۆڕۆنامان خۆی نەخۆشی درێژخایانی هەبوو بڵێن بەتەمەن بوو بۆی کۆڕۆنا بڵێن کە کۆڕۆنای گر گیانی لەدەستدا یەکێ لە توشبووەکانمان شەکرەی هەبوو کاک جەلال دوای ئەوەی کە گیانی لەدەستدا ڕاستەوخۆ بەشێکی زۆر لە هاوڵاتیان بڵاویان کردەوە مە هاوڵاتی من ینی بەداخەوەی مەهۆشیایی تەندروستیمان زۆر زۆر کەمە بڕوا ئەەکەی کاتێک کەسێ ئەمرێ من خۆم هیچ قەرارێ نادەم کە پزیشکم کە هۆکارەکانی مردن نەزانم کە ئازانم کۆڕۆنا چیمان بەسەر دێنێ جار وایە پەیوەندیەکەم بە پزیشکەکانەوە یاخود لە ئێمە گروپێکمان هەیە پزیشکان گروپێکیان هەیە لە ڕێگەیەوە پەیوەندیەکەن زانیاری بڵاو دەکەنەوە ئاڵوگۆڕەکەن بە ناونیشانی کوردش یۆنگ دۆکتەرز کەیەدە لەوێ سەیرەکەم بزانم ئایا هۆکاری مردنی چی بووە زۆربەی هاوڵاتیەکان وتیان نەخێر بەهۆی کۆڕۆناوە نەمردووە خۆی شەکرەی هەبووە من ئەم پرسیارە لە هاوڵاتیانەکەم پێش ئەوەی کۆڕۆنای توش ببێ خۆ 10 ساڵ بوو شەکرەی هەبوو واتە ناکرێ هەر کە نەخۆشیێکی درێژخایانی هەبوو کۆڕۆناشی گرت و دوای گیانی لەدەستدا بڵێ نە نەخۆشیەکانی تر کوشتی کۆڕۆنا نێکوشت ئەم قسەیەکەم با ئەمە تاو بکەم هەموو ئەو نەخۆشانی دیکەش کە لە ئەمریکا وڵاتانی دیکە ئەمرن خۆ نەخۆشی درێژخایانیان هەیە خۆ کەم نییە ئەگەر کۆڕۆنا بێت و ئەو کەسانی نەخۆشی درێژخایانیان هەیە و تەمەنیان هەیە بیان کوژێت ئەمەش کەم نییە ئەمەش هەر مەترسیە گەنجێک نایەت کە هیچ مشکلەیەکی نەبێ ئەوە کەم ڕۆدا لە 1000 کەس یەک کەس دکتۆر هەرچەندە ئەمە پێشبینی ینی سەرنجی هەندێک دکتۆری پسپۆڕ و ڕێز لە گیراون کە باستەوە دەکەن ئایا ساڵانە چەند کەس بەهۆی نەخۆشی دڵەوە دەمرن چەند کەس بەهۆی گورچیلەوە دەمرن خۆگەر ئامارەکە بەراورد بکەی بەوانی کە بە کۆرۆناوە مردن چەندیان ڕێژ کاتە زیاترە مەترسی ڤایرۆسی کۆرۆنا کامەیە مەترسی ڤایرۆسی کۆرۆنا کامەیە ئەوەیە ئەگەر تۆ نەخۆشی دڵت هەبێ من 10 ساڵ لەگەڵتە بم تۆ هەر کات خۆت نەپاراست و گرفتت بۆ دروست بوو تۆ دوور لە تۆ یان نەدەسەدەی بەڵام ئەم کۆرۆنایە من ئەیگرم ئەیگوازمە بۆ 10 کەسی دیکە و 10 کەسە ئەیگوازێتەوە بۆ 100 کەس لەم 100 کەسە 4 کەسی تی ئەکەوێت کە ئەو خاڵانەی تێدا بێت کە کۆرۆنا دەرەقەدی دێت کۆرۆنات بەسەر یازاڵە بێ وەکو چی تەمەن نەخۆشە درێژخایانەکان ئەمانە ئەکوژێت نەخۆشی شەکرە ئایا ئەگەرێکی نەخۆشی شەکرەی هەبێت چۆن کۆرۆنا کاریگەری لەسەر دروست من ئەوە تەفاسیلەکەی پسپۆڕی من نییە و ناتوانم بەڕوونی بڵێم بەهۆی چیەوە وای لەکە بەڵام چەند خاڵێکی لای هەمومان ڕوونیەکەم نەخۆشی شەکرە ناتوانێت بە ئاسانی کەسانێک شەکرەی هەبێ بەرگری لاوازە کە کۆرۆناکە دێت ئەگەر من تۆ کە شەکرت نییە لە قۆناغی دووەمای گەڕێنیتەوە بەڵام ئەگەر شەکرت هەبێ ئەچێتە قۆناغی چوارم ئەوەیە دەڵێن ئەمە یەک دووهەم کەسێ زەختی هەیە خۆی هەردڵی لاواز بووە کە کۆرۆناکە دێ کۆرۆناکەی تووشە بێ پاشان زەختەکەی لەو لاوەتێکەدا لەو لاوە کارەکاتە سەردڵی خۆشی هەردڵی نەخۆشە ئەو کاتە ئەمرێت مانای چیە مانای ئەوەیە کەسانێک خۆیان نەخۆشی درێژخایانیان هەیە وەک ئەڵێ بۆ بیانوویەک بەڵێ بەڵێ بۆ بیانوویەک ئەگەڕێکە مردنی بۆ دروست بێت لەگەڵ ئەمەشدا بیرمان نەچێ مەرج نییە کۆرۆنا تەنها و کەسانە بکوژێت هەندێک جار ڕوو دەدات کەسێکە گەنجە هیچ گرفتێکی نییە کۆرۆنا دێت تۆپەڵبوونی خوێنی بۆ دروستەکە کامە لە گەنجی شاگونجە ڕوودا کۆرۆنا دێت گورچیلەکانی لە کارەخە ئەو نەخۆشەیە و گەنجەی کە لە ئیتالیا مردە هەن سەرەتا ئەوە دوای باسییان کردیان بەهۆی لە کارکەوتنی گورچیلەکانەوە مردووە واتە
کۆڕۆنا گوشتەکانی لە کارخست هەرچەنەوە گەر لە کوردستان بواە بڵاو دەکرایەوە دەستگای ڕاگەاندنە هات راپۆرتێکیە کرد ئەیوت بەرپرسانی تەندروستی لێتانە شارنەوە درۆتان لەگەڵاکردن نەخۆشە بە سزبوونی گورچیلە بە وەستانی گورچیلە مردووە بە کۆڕۆنا نەمردووە بێئاگالەوەی کەڵام دوازار کۆڕۆنا کاریگەری کاتە سەر بەشێک لە جەستەیە واتە بە کاریگەری کۆڕۆنا مردووە زۆر باشە دکتۆر کەواتە ئەو گریمانەیە کە دەوترێ ئەم چوارەی هەرێمی کوردستان یا فڵان کەس کە گیانی سپارت 50/50 ئەو گریمانەیە بڵین بە کۆڕۆنا مردووە یاخود بە نەخۆشی ئەوە من جێ هەڵم بۆ ئەو پزیشکە بەڕێزانی کە لەگەڵ نەخۆشەکانان بۆ بەرپرسان و تەبێژانی وەزارەتی تەندروستی و بەڕێوەبەراتی گشتی تەندروستی سلێمانی و شارەکانی دیکە زۆر جار کاک جەلال بە ئەمەش بڵێم ڕەنگە بڵێ فلان بەرپرسی تەندروستی وتی بە کۆڕۆنا نەمرد ئەم تەفاسیلێکی ئێستا من بۆم باس کردی هیچ بەرپرسێک تااقەتی نەبێت لەسەر تەلەڤیزیۆن ئەمە ڕوون بکاتەوە خۆشەویستان کۆڕۆنا بەم شێوەیە جاری وایە گورچیلەکان لە کارەخا ئەگەر نەخۆشێکی کۆڕۆنا بە سێزبوونی گورچیلە مرد نابێ بڵێ بە وەستانی گورچیلە مرد کۆڕۆناکە وای لێ کردووە ئێمە ناڵێن بەتەنها کۆڕۆنا گرنگەوەی دەرەنجامی کۆڕۆناکە یەک خاڵی دیکە کاک جەلال زۆر بەخێرایی کاتمان زۆر باش یەک خاڵی دیکە ئەگەر بێت و کۆڕۆنا وا بکات گرفتمان بۆ دروست بکات ئێمە بەو گرفتانە بمرین کە بەهۆی کۆڕۆناوە دروست بووە ئێمە ئەو کاتە نەڵێن کۆڕۆنا کاریگەری هەبووە لەسەر مردنی ئێمە کەواتە هیچ کەسێ بە شێرپەنجە نامرێت چونکە ئەو نەخۆشانی بە شێرپەنجە مرن یا لە کۆتایە زەختیان دابەزێ چونکە شێرپەنجەکە کارێکەکە زەخت دابەزێ یا شێرپەنجەکە کارێکەکە تایبەرزەکاتەوە تووشی هەوکردنە بێ ئیلتیهابەکە یکوژێ شێرپەنجەکە ئەگەر لە هی مێشک بێ پەستانە خاتە سەر مێشکی خوێن ناڕابۆی مێشکی ئەوەستێ کەواتە هیچ کام لەوانە شێرپەنجەکە کار نەبوو شتێکی دیکەەوە کار بوو بەڵام شێرپەنجەکە دروستی کردبوو هیچ کەس بە ڕەبۆ نامرێ من ڕەبۆم هەیە کاک جەلال ئەمە بە کورتی من ڕەبۆم هەیە تۆ ڕەبۆ دنیا هەردووکمانە ڕۆنە ناو تەپوتۆزێکی زۆر تەپوتۆزەکە من تەنگە نەفەسەکە لە بەروی خۆشم ڕەبۆمە من ئەمرم بەڵام تۆ بە سەلامەتی دەرەچی نابێت دوایی بڵێن دکتۆر هاوکار بە ڕەبۆ مرد چونکە خۆی ڕەبۆی لەگەڵ بوو و ناشتوانین بڵێن ناتوانین تەپوتۆز کوشتی لە بەروی ڕەبۆی هەبوو زۆر باشە کەواتە ئێستا ئەو گریمانەیەشمان بۆ دروستە بێ کە کۆڕۆنا هێندەش مەترسیدار نییە کە لە جیهانە بەگشتی دروستیان کردووە بە دڵنیایەوە هیواداریشین وەک دەبینین لە کوردستان کە من لێرەوە پێم خۆشە بەڕاستی هەر هەمومان سوپاسی وەزارەتی تەندروستی ئەو هەوڵانە بکەین کە بەڕێوەبەراتیەکان لای خۆیانەوە ئەنجامیان داوە پزیشکان کارمەندەکانی هێزەکانی ناوخۆ کە سوپاس بۆ خوا ئێستا دەبینین بارودۆخەکە لە کوردستان بە جۆرێکە کە هەندێک لە هاوڵاتیان ترسیان نەماوە سپاس بۆ هاوڵاتیانیش کە لە ماڵەوە ماونەتەوە بە دڵنیایە سپاس بۆ هاوڵاتیان کە ئەمە بەشێکی گرنگی هەوڵی هاوڵاتیانە و من لێرەوە بە هاوڵاتیانی خۆشەویست دەڵێم هەر هەواڵێکی دڵخۆشکەر لەسەر کۆڕۆنا دەبیستین پێویستە زیاتر ورەمان بداتێ کە پابند بین کە خۆمان بپارێزین نەک بە پێچەوانەوە سپاس بۆ دکتۆر هاوکار خەلیل کە بە دڵنیایە ئەورەی بەرزکردنەوە باسی لەوە کرد کە کۆڕۆنا هێندەش مەترسیدار نییە بەڵام هیوادارم لە چوارچەوەی ڕێکارەکانی خۆپارێزی بەرامبەر بە ڤایرۆسی کۆڕۆنا دەرنەچن هەمومان پابندین بە ڕێکارەکانەوە بە هیوای تەندروستی و سەلامەتی بۆ هەموو لایە کوردستانێکی ئاوادان پشتیوان بخوا تەندروست بن خواتان لەگەڵ زۆر سپاس دکتۆر.